من ناوم أبو بكر أحمد حسين السروجي جيولوجي بيشكوتوم لبنداوي دربتي خان السالة بدم أشكوتي كنبايا والساين أم أشكوتي كنبايا أبينين كان درزابي كاريكاني أو هواء أو جير زوي ترشماران فسرچي نبدا نشتوكان دا دروز بوا كبوتا هوي توانوي كربوناتي كالسيوم لا سينا بدكاندا ووشايشي دروس كدو ودو دام وشايا غوربوا كبوتا هوي دروزبوني اشكوت وقباركانيان لسن متركو اغورتا سندها متر بپی کاریگری او جزوی او تشبارانی که کارکات سر توانوی کربونات کلسیوم که لناودنی بدکات لهمان که لناو اشکاتی کنه با چند جورا پیکاتیجی جیولوژیش دروز بوا که پیانو تر استلاکتایت و استلاکمایت و دریپستونز که امانه لبنمیتی اشکاتکو هر وعلا بنکی اشکاتکو هر وعلا روی شاخی اشکاتکی روی شاخی اشکاتکی داپوشیو لدرنزامی جارش کنیشتنەوەی کاربۆناتی کالسیۆم لەو شوێنە بوون بە هەڵمی ئاوەکە بەڵام وەکەی بینی ئەمە شوێنێکی سروشتیە و بۆ گەشتیاری زۆر ئەگەر گرنگی پێ بزێ زۆر گرنگە لە وڵاتانی تر ئەم شوێنانە بەدەست دروستەکرێن لە وڵاتی خۆمان بە شێوەیەکی سروشتی هەیە ئەگەر حکوومەتی هەرێم احتیمای گرنگی پێ بدات و جادەی بۆ دروست بکات و لە ڕووی ئابووری و لە ڕووی گەشتیاری و لە ڕووی لە چەندەها شوێنەوە خوێندەواریشەوە خوێندنی باڵا کە دێن چۆن ئەمانە دروست بووە سوودی لێ ئەبینین بەڵام ئەم کانە بەدەی کە لە تەنیش ئەشکەوتەکە هەیە کاریگەری لەسەر ئەشکەوتەکە ئەوەیە کەوا لە زۆر لە کانەبەردەکان مەوادی تەقینەوە بەکاردەهێنن کە دەبێتە هۆی جوڵانەوەی ئەرز و احتزازێک یان جوڵانەوەیەک بۆ شاخەکە دروستەکەوە ئەشکەوتەکەش لەبەرەوەی زۆربەی ئەو بەدانەی کە تێداتی لە شێوەیەکی جێگیر نییە جوڵاوە دەبێتە هۆی کەوتنە خوارەوەی چەند کتلەبەردێک چەند بارستەبەردێک بەناو ئەشکەوتەکە و لە زۆر جارە ئەبێتە هۆی داخستنی دەرگای ئەشکەوتەکە یا ئەو فروعانەی ئەو دەواازانەی کە تۆ ئەچیتە ناو ئەشکەوتەکەەوە دان ئەخات و لە ناویان ئەبات.